سبحان الله صالحانی ئەم ئومەتی ئیسلامە چۆن لە قورئانی پڕبەرەکەت و بەخشش حاڵی بوون. ئیمامی حەسەنی بەسری دەفەرمێ الئیسلام بین لاءین، دەفەرمێ جعل الله الدین بین لاءین، خوای گەورە هەموو دینی کۆ کردوتەوە، دینی ئیسلام لە بینی دوو لادا، وشەی لا دوو لامان هەیە لە قورئانە، هەموو دینی ئیسلام لە بینی ئەم دوو لایەدا کۆبووتەوە. ئەویش لە سوورەتی هود ئاەتی 112 و سوورەت 113دا، ئەو دوو ئاەتەی سوورەتی هود 112 و 113 ئیمام حەسەنی بەسری دەفەرمێ هەموو قورئان لە بینی ئەو دوانەدا کۆبووتەوە، ئەو دوو لا ئاگال لەو دوانە بێ ئیمانت سەلامەتە، دنیات بەختەوەرە، قیامەتت سەلامەتە و جێگات بەهەشتە. یەکەمیان دەفەرمێ لا تەطغەو، توندڕەو مەبە، لە سنوور دەرمەچۆ، فاستەقیم کەما ئومیرتە، کاکە دینداری ئاوا بکە کە خوا فەرمانی پێ کردووی. ئێستا ئەمڕۆ کۆمەڵگای مرۆڤایەتی و لە وڵاتی خۆشماندا خەڵک گرفتاری دەستی ئەو کەسانە نییە جاری وایە کە کەم دینن، بە ئەندازەی ئەوەی گرفتاری دەست و زمانی کەسانی توندڕەوی ئاینیە، کابرا بەس خۆی پێ مسڵمانە، یعنی کە دەچێتە ئەو مزگەوتە تەنانەت ئەهلی مزگەوتەکەشی پێ مسڵمان نییە. خەڵک هەیە بڕواتان هەبێڵێ نوێژ لە دوای هیچ ئیمامێکەوە ناکەم لە مزگەوتە، خوتبە لە هیچ مزگەوتێک ناکەم، هەمووی کافرە. ئەوە توندڕەوە وەلا تەطغەو، لای یەکەم ئەوەیە ئاگادار بە ئەوەندە ڕۆ مەچۆ لە دینداریدا لەوەی کە خوا ئەمری پێکردووە بڵێ وەڵڵا من لەوەش زیاتر دامەزراو دەبم، لەوە زیاتر واریع دەبم، لەوە زیاتر خۆپارێز دەبم، لەوە زیاتر ئیمان کامڵتر دەبم کە خوا دایناوە. فەستەقیم کەما ئومیرتە دەبێت تاغی، ئەبێت تاغوت، ئەبی بەستەمکار، ئەبی بە توندڕەو، کابرا ئامادەیە وای لێ دە دڵ و دەرونی وا ڕەش دەبێ خەڵکی دەکوژێ، ئەچێ لەو بازاڕە خونبەلەیەک تێنتێک دەتەقینێتەوە بەدەیان خەڵکی بێت تاوانی بێ گوناحی کاسبی بازار لە لای خۆشی جیهادی فی سەبیل اللایە، ئەڵە بەخوا کارێکی چاکم کرد، ئەو هەموو دەست و قاچەم تێکەڵاو کردو و خوێنم ڕشت، ئەوە توغیانە. ئیسلام لای یەکەمی دەڵێ لا تەطغەو، ئاگادار بە توندڕەو مەبە. لەو سەریشەوە دەفەرمێ لا تەرکەنوا إلی الذین ظەلەموا، کاکە مەسلەحەت چیژ مەبە، پشتیوانی ستەمکار مەبە، نەکرد پشتیوانی مەبە، مەیلی دڵیشت بۆی نەبێ، خۆزگەی پێمەخوازە، بە دڵ دوعای بۆ مەکە، بە دڵ ئاواتی پێمەخوازە، خۆشت نەوێ. ئیسلام ئەو دوانەیە، نە توندڕەو بە، نە مەسلەحەت چی بە، حەق بە، ڕاست بە، لە شوێنی خۆیدا ئیسلامەتی و دینداری و خواناسی و دین و ژینت بکە. دووەمیان با لەگەڵ دینداریەکەمان و عیبادەتەکەماندا ویژدانمان هەبێ. چەند جوانە ئینسان خاوەنی بەڕێزان ویژدانێکی زیندوو بێ، خاوەنی ئەوە بێ بەزەیی هەبێ، ڕەحمی هەبێ. جاران ئەگەر ماڵێک پسووتایە، دوکانێک پسووتایە، هەرچی خزم و کەس و کار و ناسیا و نەناسیا بوو دەهات پارەی بۆ کۆ دەکردەوە، کۆمەکی بۆ کۆ دەکردەوە. ئێستاش جاری وایە ئەو نمونە جوانانە دەبینین. من زۆر جا بیستومەتەوە کە سیارێک لەسەر ڕێگا گڕی گرتووە، هەر ئەو خەڵکەی بەبێ ئەوەی نە خزمیان بێ، نە ناسیاویان بێ، نەبی ناسن، هەر کەسە لە ئاستی خۆیەوە چووە سیارەکانی سەر ڕێگایان ڕاگرتووە بە 5,000 و بە 10,000 و بە 25,000 و بە 1000 دینار، بڕواتان هەیە بێ کابرا لە دڵەوە ناڕەحەت بووە بە ئەندازەی ئەو خاوەن ئۆتۆمبیلەی کە ئۆتۆمبیلەکەی سوتاوە. هەر کەسە دەستی کردووە بە گیرفانە، لەوێ کۆمەکێکی زۆر باشیان بۆ کردووە، هەر تەقریبەن جاریوان نیوەی سیارەکەیان بۆ کۆ کردوێتەوە، هەر لەو سەر شەقامە. ئەمە شتێکی زۆر جوانە. ئەگەر ئەو ویژدانەمان هەبوو ئەوە دینداریەکەمان تەواوە.